أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما. ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا. وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب. وكل شيء فصلناه تفصيلا. وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا.
من اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها من اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها ولا تزر وازرة وزر أخرى وما كنا معذبين حتى نبعث رسولا وإذا أردنا أن نهلك قرية أمرنا مترفيها ففسقوا فيها فحق عليها القول فدمرناها تدميرا وكم أهلكنا من القرون من بعد نوح وكفى بربك بذنوب عباده خبيرا بصيرا من كان يريد العاجلة عجلنا له فيها ما نشاء لمن نريد ثم جعلنا له جهنم يصلاها مذموما مدحورا ومن أراد الآخرة وسعى لها سعيها وهو مؤمن فأولئك كان سعيهم مشكورا كلا نمد هؤلاء وهؤلاء من عطاء ربك وما كان عطاء
تفضيلا لا تجعل مع الله إلها آخر فتقعد مذموما مخذولا صدق الله العظيم. خی گەورە پاداشتی خێری مامۆستا ئیسماعیل دیباجی بداتەوە بۆ خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز. سوپاسی ئەەکەین. خۆشەویستان و بەڕێزان، ئێستاش وتەیەک پێشکەش ئەکرێ لەلایەن لقی سلێمانی دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری بەڕێز دکتۆر زانا محەممەد ئەمین بەڕێوەبەری لقی سلێمانی با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. ولقد آتيناك سبعا من المثاني والقرآن العظيم لا تمدن عينيك إلى ما متعنا به أزواجا منهم ولا تحزن عليهم واخفض جناحك للمؤمنين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. برزان سروك واندامان أنجمني باڵای نوری حکمە، مامۆسایانی بەقەدر و فێرخوازان و دۆستان و خۆشەویستانی قورئانی پیرۆز، میوانە بەڕێزەکانی کۆڕ و ئاهەنگی مۆڵەتنامەی ڕیوایەت و قیرائەتەکانی قورئانی پیرۆز، خوشکان و برایانی ئامادەبوو، ئەسسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. بەناوی لقی سلێمانی دەستگای نوری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لە ناخی دڵمانەوە بە خێراتنی جەنابتان دەکەین بۆ چواردەیەمین ئاهەنگی ساڵانەی لقەکەمان بۆ پێدانی مۆڵەتی قیرائەت و ڕیوایەتە جیاوازەکان. داواکارین لە خوای پەروەردگار هاتنتان و ئامادەبوونتان، خوای پەروەردگار بە عیبادەت و بە پەرستش بۆتان ئامادە بۆتان بنووسێت و خوای گەورە پاداشتان بداتەوە. الحضور الكرام، باسمي واسم جميع الإخوة والأخوات من أعضاء فرع السليمانية وباسم كل المدرسين والمدرسات، نحييكم ونرحب بكم ترحيبا يليق بمقامكم الكريم، ونخص بالترحيب الضيوف الكرام الذين أتوا من البعيد وتحملوا عناء السفر ليشاركونا في فرحتنا وبهجتنا. منهم الشيخ القارئ والمنشد السيد محمد عباس، والإخوة في قناة الجزيرة الذين تفضلوا بتغطية الاحتفال، فنرحب بهم ترحيبا يليق بمقامهم الكريم، ونقول لهم أنتم أهل الدار فقد حللتم أهلا ونزلتم سهلا، طبتم وطاب ممشاكم وتبوأتم من الجنة مقعدا. میوانانی بەڕێز و خۆشەویست، سەرەتا سوپاسی خوای پەروەردگارەکەین لەسەر هەموو نیعمەتەکانی بەگشتی، بە تایبەتی ئەو بەخشە گەورەی کە لەگەڵ ئێمە کردوویەتی بەوەی سەرقاڵی کردوین بە وتە شیرینەکانی خۆیەوە، وەروەها بە لەبەرکردن و ڕابەکردنی قورئانی پیرۆزەوە. پاشان سپاس بۆ مامۆستاکانمان کە ساڵانێکی دوور و درێژ لە خزمەتیان نابووین و بەبێ ماندووبوون دەستیان نەنا بەڕوومانەوە هەتا ئێمەیان گەیاندە ئەم ڕۆژە. سپاس بۆ هەڵسوغدەنەران و ئیدارە و سەرجەم کارمەندانی هەر شوار بنکەی لقی سلێمانی نوری حکمە بۆ فەراهەمهێنانی دۆخێکی گونجاو هەتا بتوانین ئاهەنگێکی وەکو ئەم ئاهەنگە ببینین. سپاس بۆ خێرخوازان و هاوکارانمان، ئەو سەربازەونانەی کە بە سامانەکەیان وەک قەڵا لە پشت ئەم کار و پرۆژە پیرۆزەوە ساون بە دڵنیاییەوە ئەگەر پشتیوانی ئەوان نەبوایە ئەم پرۆژەیە نەدەگەیشتە ئەم ئاسەی ئێستای. دیارە پاداشی چاکەی ئەوان تەنها بەخوای پەروەردگار دەدرێتەوە و ئێمە ناتوانین پاداشی چاکەیان بدەینەوە. سپاس بۆ دەستگا ئەمریەکان کە هەمیشە هاوکارمان و کار ئاسانیمان بۆ دەکەن. سپاس بۆ بەروبەر و ئیدارەی تەلاری هونەر کە هەمیشە هاوکارمان و
لەم ئاهەنگەشدا کار ئاسانیان بۆ کردوین. سپاس بۆ سپۆنسەرەکانی ئەم ئاهەنگا، خوای گەورە بەرەکەت بخاتە ڕزق و سامان و سەروەتی و ماڵ و مناڵیانەوە. سپاس بۆ لیژنەی ئامادەکاری ئاهەنگ، ئەو خوشک و برایانەی ماندوونە ناسانە بۆ ماوەیەکی زۆر ڕەنجیاندا لە پێناو ئامادەسازی بۆ ئەم ئاهەنگە قەشەنگە. و هەروەها سپاس بۆ چاودێرەکان و سەرجەم لیژنە خزمەتگوزاریەکان. سپاس بۆ کەناڵی پەیام کە سپۆنسەری میدیایی ئاهەنگەکەمانن. سپاس بۆ سەرجەم ئەو خوشک و برایانەی کە بەیەک گوشەش بێت ڕۆژێک لە ڕۆژان دەستیان هەبووە لەم پرۆژە مبارەکەدا. سپاس بۆ جەنابیشتان میوانە بەڕێزەکان کە ئامادە بوون و وەڵامتان داوینەوە. ئامادەبوانی بەڕێز. دەستگای نووری حکمە وەک پێویستیەکی واقعی کوردستان و بۆ پڕکردنەوەی کەلێنێکی گەورە لە بواری پەروەردە و ڕۆشنبیری لە ساڵی 2007 لە شاری هەولێر دامەزرا و دواتریش لە ساڵی 2009 لقی سلێمانی کرایەوە. هەر لەو کاتەوە هەتا ئێستا ئەم دەستگایە لە شاری سلێمانی بۆتە قەڵایەکی بانگەوازی ئیسلامی و قوتابخانەیەکی کاریگەر لە بواری زانستەکانی قورئان و قیرائات. لەو ماوەیەدا هەزاران کەس لە هەردوو ڕەگەز و لە هەموو تەمەن و ئاسەکان لە ناو شار و لە دەوروبەری سپاسی خوا دەکەین پێگەیشتون و سوودیان بینیوە. سپاسی خوا دەکەین لە هەموو تەمەن و ئاسەکان سوودمەند بوون لە کار و چالاکی و پرۆچەکانی ئەم دەستگایە. لە لەقەکەمان هەتا ئێستا زیاد لە 1500 کەس لە خوشکان و لە برایان مۆڵەتی قیرائەت و ڕیوایەتە جیاوازەکانیان وەرگرتووە و بەشێکی زۆریش لەو خوشک و برایانە یان لە نووری حکمە یان لە سنتەر و بنکەکانی تری شاری سلێمانی و دەوروبەری وانە دەڵێنەوە. میوانانی بەڕێز، ئێمە لە لقی سلێمانی دەستگای نووری حکمە هاوتەریب لەگەڵ فێربوون و فێرکردنی قورئانی پیرۆز هەوڵمان داوە گرنگیەکی باشیش بە بواری پەروەردە و تێگەیشتن لە واتە و مەبەستەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و زانستە شەرعیەکان و پێگەیاندنی منداڵ و نەوجەوانان و گەنجانیش بدەین. بەردەوامی و گەشەی ئەم پرۆژەیە لە پاش فەزلی خوا دەگەڕێتەوە بۆ هەوڵ و کۆششی زیاد لە 450 مامۆسای خۆبەخش کە لە هەر شواربنکەی ناوشاری سلێمانی خۆبەخشانە و ماندوونە ناسانە شەو و ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ خزمەتکردن. ئەو بەرهەمەی ئەمڕۆ دەیبینین بەری ڕەنجی ئەو مامۆسا بەڕێزانەیە بۆیە جێی خۆیەتی سپاسی تایبەتیان ئاراستە بکەین. نابێ هەوڵ و ماندووبوونی لیژنە فەرعیەکان و لیژنەی باڵای ڕاستاندنیش لە یاد بکەین کە جوهدێکی زۆریان سەرف کردووە لە هەڵسەنگاندنی ئەو مۆڵەت پێدراوانەی کە ئەمڕۆ لە خزمەتیانداین. بە شێوەیەک بۆ هەر مۆڵەت پێدراوێک لە ڕیوایەتی حەفزدا 6 جار هەڵسەنگاندن کراوە و بۆ قیرائەت و ڕیوایەتەکانی تریش 2 یان 3 جار هەڵسەنگاندن کراوە. سپاس بۆ ڕێکخەر و ئەندامانی بەڕێزی ئەو لیژنانە و خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە. بەڕێزان، ئەمڕۆ لەم ئاهەنگەدا 243 فێرخواز لە هەردوو ڕەگەز و لە تەمەن و ئاسی جیاوازدا مۆڵەتی قیرائەت وەردەگرن لە ڕیوایەتەکان و قیرائەتە جیاوازەکاندا. سەرجەم مۆڵەتەکان لەلایەن 104 مامۆستای مۆڵەت دەرەوە پێشکەش دەکرێن. بەشێک لە مۆڵەت پێدراوان برایان و خوشکانی کورزبانن لە ڕۆژهەڵاتی کوردستان و کوردانی تاراوگا کە ئەمڕۆ لێرە لە خزمەتیانداین. ئەمڕۆ لەم ئاهەنگەدا نمونەی باوکمان هەیە کە مۆڕەت لە کچەکەی وەردەگرێت و هاوسەر لە خێزانەکەی و کوڕ لە دایکی و خوشک لە براکەی و کچ لە باوکی. بچووکترین مۆڵەت وەرگر ئەمڕۆ تەمەنی 13 ساڵە و گەورەترین مۆڵەت وەرگریش تەمەنی 65 ساڵە. گەنجان و نەوجەوانانیش پشکی شێریان هەیە لە ناو مۆڵەت دەران و مۆڵەت پێدراواندا لە سەرجەم چالاشەکانی تری نووری حکمەدا. لێرەوە پڕبەدڵ پیرۆزبایی خۆمان ئاراسی سەرجەم خۆشکان و برایانی مۆڵەت دەر و مۆڵەت وەرگر دەکەین. داواکارین لە خوای پەروەردگار جوود و ماندووبوونیان لێ قبوڵ کات و بیکاتە چرای ڕۆشنکەرەوەی ژیانی دنیا و دواڕۆژیان. لە کۆتاییدا دووبارە بە خێراتنی سەرجەمتان دەکەین. داواکارین لە خوای پەروەردگار بە لوتفی خۆی پاداشتان بداتەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سپاس بۆ بەڕێز دکتۆر زانا محەممەد ئەمین بۆ پێشکەشکردنی وتەکەی. بسم الله الرحمن الرحيم. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه
يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل وسلم وبارك على حبيبنا ونبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بەڕێزان و خۆشەویستان، بەردەوامین لەگەڵتان لە 14هەمین ئاهەنگی پڕ نوری حیکمە. خۆشحاڵین بە ئامادەبوونتان، خوای گەورە پاداشتی خێری یەک بە یەکتان بداتەوە. ئێستاش خوێندنەوەی سوورەتی ئەننەبە لەلایەن خونچەکانی نوری حیکمەوە با بفەرمونون. عن النبأ العظيم
باقون ما بقي الزعتر والزيتون، ولأجل الأقصى الكل يهون. باقون ما بقي الزعتر والزيتون، ولأجل الأقصى الكل يهون، ولوعد الله منتظرون. هي غزة لا تشبه أحدا، هي غزة لا تشبه أحدا، هي أرض العزة والشهداء. هي غزة لا تشبه أحدا، هي أرض العزة والشهداء، هي رمز الأمة وستبقى، هي رمز الأمة وستبقى. يا غزة ما نسيناك، قلوبنا جميعا تتوق إلى المسجد الأقصى، قلوب الحاضرين والغائبين والمشاهدين والمستمعين. نشهد الله على أنفسنا أن قلوبنا كلنا مع المسجد الأقصى المبارك وغزة المحتلة. فاشهدي يا أرض، واشهدي يا مدينة السليمانية، واشهدوا أنتم جميعا بأننا ما نسينا غزة ولن ننسى أطفال غزة. هرگیز غزة لبیر ناکەین. بۆ یەک چرکەیش منداڵانی برسی غەزە، ژن و پیاوی غەزەی داماو کە ئێستا لە ژێر چەپۆکی ڕژێمی زایۆنیدان، بۆ یەک چرکەش لە یاد ناکەین. بۆ لەبەر ئەوەی قورئان فێری کردوین کە هەمیشە لەگەڵ مەزلوم دابین و دژی زاڵم بوەستینەوە. خۆشەویستان و بەڕێزان، ئێستایش وتەی زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگای نووری حیکمە، با جەنابی دکتۆر بفەرموێت. السلام عليكم ورحمة الله. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. لسرتادا ديار آمادبون لآهنگك كواريز لكسانيشي هلگري قرآن دندري دیارە دەربڕینی خۆشەویستی و بە گەورەزانینە لە بۆ قورئانی پیرۆز. لێ بەڕاستی ئامادەبوونتان لێرەدا جێگای فەخر و شانازیە، پڕ بەدڵ پێتان دەڵێن بەخێر بێن. خۆی گەورە سوبحانەه وتەعالە هاتنتان لە بۆ ئێرە و مانەوەتان لێرە هەمووی بە عیبادەت حسێب بکە. ئەو پەڕی دەستخۆشیم لۆلقی سلەیمانی دەستگاکەمان هەر لە جەنابی بەڕێوەبەر دەستەی کارجێڕی، مامۆستایان ئەندامانی کارجێڕی و هەروەها قوتابیانی لقی سلێمانی کە بەڕاستی جێگای فەخر و شانازی دەستگاکەمانن. خۆی گەورە پاداشتی خێریان بداتەوە و بەردەوام بن لە خزمەتی قورئانی پیرۆز و چاوەڕوانی زیاتریشیان لێ دەکەین. ئەو پەڕی دەستخۆشیم لە مامۆستایانی موجیس لە سەروی هەمیان جەنابی دکتۆر دیاری کە زۆربەی ئەوانی تر لە برایان و لە خوشکان سەدەقە جاریەی بەردەستی ئەون. خۆی گەورە لە هەموو لایە قبول کە، خۆی گەورە بەرەکەتداری بکە و عیلمەتان و بەردەوامتان بکە لە خزمەتی قورئانی پیرۆز. پیرۆزباییم لە برایان و خوشکانم ئەوانەی کەوا مۆڵەت وەردەگرن. خۆی گەورە لێتانی قبول بکە، پیرۆزتان بێ کە چوونە ناو سلسلەیەک کەوا سەرقافلەکەی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. خۆی گەورە ئێمە و ئێوەش و هەموو بەشداربووان و هەموو ئامادەبووان شاد کاتەوە بە شەفاعەتی ڕەسوول الله و بە شەفاعەتی قورئانی پیرۆز. بەڕێزان، زۆر جاران ناو ڕێگ لەگەڵ ناوەڕۆکەی دەگونجێ. لێ سونەت وایە ئێمە ناوی خۆش لە منداڵەکانمان بنین، ناوی خۆش لە کار و پرۆژەکانمان بنین. نەکەر ئەوەندە بەڵکو معلومی جەنابتانەکەوە یەک لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم كان يغير الاسم القبيح
ئەگەر ناوێکی ناخۆشی بیست با دەیگۆڕی لە بۆ ناوی خۆش کەسێک کە ناوی حەزەنە پێی دەفەرمی ئەتوو سەهلی کەسێک کە ناوی ئەسڕەمە پێی دەفەرمی ئەتوو زوڕعی بە جێگایەکدا دەڕوا کە دەپرسی ناوی ئەو جێگایە چییە دەڵێن عەفرەیە دەڵێ بەڵکو خەضرەیە کاتێکەوە تەشریف دەفەرمێ و دەچیتن لە بۆ مەدینە کاتێک کە پێی دەگوترا یەثریب لە تەثریب و تەوبیخ و سەرزەنشکردن هاتیە دەفەرمی تابەیە مەدینە تابەیە جێگای پاک و چاکانە ئیتر ئێمەش کاتێکەوە بە فەزلی پەروەردگار نامان لەو دەستگایانەیە دەستگای نووری حیکمە پڕ بەدڕ ڕەجامان وایە لە ڕەب العالەمین پڕی کە لە نور و نەزەر لە حکمت و دانایی لە جوانی لە پاچی ئیتر وەکو فەزلی خوای گەورە دەیجێڕینەوە لەو کاتەی و لەو ڕۆژەی کە دروست بوو لە 2007 هەتاوەکو ئێستا وأما بنعمة ربك فحدث الحمد لله کەوا ئێستا زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لقێکیان بازنەیەکی حکمەی تێدایە الحمد لله هەتاوەکو ئێستا وەکو بەروبووم و خەرمانی حکمە لەخوا بەزیاد بێ نزیکەی 400 حافظی قورئانە زیاتر لە 2000 براو خوشک مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئان لە ڕوایەتە جیاوازەکان بە سەدەها منداڵی چاوگەش لە ناوچە جیاجیەکانی کوردستان سوودمەند بووینە لە پڕۆگرامی پەروەردەیی دەستگا کە بە فەزلی خوای گەورە دوو زنجیرە پڕۆگرامی پەروەردەیی یەکیان لە بۆ منداڵان ئەوەی تریان لە بۆ نەوجەوانان الحەمدولله کەوتیتە بواری جێبەجێکردن و بە سەدەها منداڵیش الحەمدولله لەولا لەی سوودمەند بووینە ڕەمزی ئەدەب و ئەخلاق و ئیلتیزام دیارە بەڕێزان هەموو هەوڵ و چالاکیەکانمان لە پێناو ئەوەیە کە بتوانین لە خزمەتی کۆمەڵگایەکەمان بین بەوەی کەوە لەو لایەنەوە کەسانێک تاکێک پەروەردە بکەین کەوا لۆ خۆی ساڵح و چاک بی لە بینی خۆی و خوا سوبحانەه وتەعالە و چاکەکار و مصلح و چاکەکاریش بی لەو دەوروبەرەکەی و کۆمەلگاش لە سایەیاندا بحەسێنەوە ئەو قورئانەی کە هەر کەسێک بە دوای بەختەوەری و سەعادەتدا بگەڕێ خوای گەورە دەفەرمی ئەلا ئاگادار بن ئەلا بذكر الله تطمئن القلوب ئاگادار بن بە ذیکری الله تعالی کە لە سەروی هەموو ذیکرەکان قورئانی پیرۆزە تطمئن القلوب دڵەکان ئارام دەبن و سوکنایی دەکەوتە ناویان و هەروها ئەو قورئانەی کە وەکو لە حەدیثدا هاتیە من قال به صدق هەر کەسێک باز لە قورئان بکە و یاخود قسەکانی بەڵگەی بینتەوە لە قورئانی پیرۆز ئیلا ڕاستی گوتیە ومن حكم به عدل هەر کەسێک حکمی پێ بکە ئیلا عەدالەت و دادپەروەری کردیە چ لەسەر مستەوای ژیانی تاچی خۆی وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەر هەمووتان بەرپرسیارن هەمووشتان پرسیارتان لێ دەکرێتەوە چ لەسەر مستەوای تاچی خۆت لەسەر مستەوای خێزانەکەت یان لە لوتکەی دەسەڵاتی وڵاتێک بی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته والله هەر کەسێک لەسەر مستەوای تاکەکەسی و خێزانی یان لەسەر مستەوای دەوڵەت حکم بە قورئان بکە عەدل لەبەرەوەی ئەو پەڕی عەدالەت هل القرآن بيروزا وتمت كلمة ربك صدقا وعدلا لا مبدل لكلماته وهو السميع العليم وتمت كلمة ربك صدقا في أخباره هم كلمات خوي قورا هموی ڕاستە لە باسکردنی هەواڵەکانی لە پێشووتر لە هەواڵەکانی سەبارەت بە خوای گەورە سوبحانه وتعالى بەرامبەر بە سەبارەت بە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام و هەروە لە هەواڵەکانی داهاتووی هەتا ڕۆژی قیامەت و باسی بەهەشت و جەهەنەم هەمووی صدقە وعدلا في أحكامه هەموو ئەحکامەکانیشی ئەو پەڕی عەدالەتە و هەروەها دەفەرمیتن من قال به صدق ومن حكم به عدل ومن عمل به أجر هر کەسێک کاری پێ بکە ئەجر و پاداشت وەردەگریتەوە بەڕێزان ئێمە قیامەتێکمان لە پێشە قیامەتێکی نەبراوەمان لە پێشە
وەکو ئەو مامۆستا بەڕێزەی و ئاتانەی لە سوورەتی ئەل-ئیسرا خوێندەوە وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا. والله أو رجمان لبيشكوا هر يقل إما كردوكان من لملمان دكريو بيمانو ملزمة وبيمان دا قتري بخود بيخوينوا دي والله هيج تيق لو تاكتر نية پراوی کردەوەکانت ئاوەدان بکەیەوە بە قورئانی پیرۆز و خزمەتی قورئانی پیرۆز ومن عمل به أجر ومن دعا إليه هدي إلى صراط مستقيم. هر کەسێک دعوە و بانگەواز لە بۆ لای قورئان بکا ئەو کەسە هدي إلى صراط مستقيم هدایەت دەدرێ لەلایەن رب العالمینەوە بەرەو صراط المستقيم. خلاصەی کەلام والله هەموو خێر و بەرەکەت لە قورئاندایە بەڕێزان. وەکو خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی هەر کەسێک پشت لەو قورئانە بکە فمن اتبع هداه ئەوەی ئیتیباعی ئەو هیدایەتە بکە فلا يضل ولا يشقى نە لە دنیا گومڕا دەبی نە لە قیامەتیش بەدبەخت دەبی. ومن أعرض عن ذكري هەر کەسێکیش پشتی تێ بکە هەر کەسێک پشتی تێ بکە فإن له معيشة ضنكا ئەوە معیشەت و ژیانێکی زۆر تەنگ دەیژێنین ونحشره يوم القيامة أعمى ڕۆژی قیامەتێش بە کۆرەیی حەشری دەکەین. قال ربي لم حشرتني أعمى وقد كنت بصيرا يا ربي خۆ لە دنیادا من چاوساغ بووم ئێستا لەو کۆرم. قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى. ئیتر خوا پەناماندا وە لە کۆتاییشدا لا منطلق وذكر فإن ذكرى تنفع المؤمنين. ڕوو لە برایان و خوشکانم دەکەم لە مجیز و لە مجازەکان بێگومان ئەو کاری کە بەڕێستان دەیکەن دەچێتە خانەی خەیڕکم من تعلم القورآن وعلمه بە شەرتێەوەی کەوا بەردەوام مجاهدەی نەفسی خۆمان بکەین لەسەر ئیخلاص مەبەستمان تەنها و تەنها خوابی سبحانه وتعالى و هەروەها هەوڵ بدەین بە معنای کەلیمە تەماشا ئەحادیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەین ئەوەی کەوا باز لە ئەجر و پاداشتی کەسانێک دەکا لە خزمەت قورئان پیرۆزن وەصفیان دەکا بەچی بە صاحب القورئان. هەوڵ بدەین مصاحبەی قورئان بکەین هاودەم بین لەگەڵ قورئان لە هەر شوێنێک بیندرای بڵێن ئەها قورئانە قورئانی پێیە ئەها هەڵسوکەوتی قورئانە. ئیتر هەوڵ بدەین بە معنای کەلیمە ببینە صاحبی قورئان تاوەکو ئەو ئەجر و پاداشتە مسۆگەر بکەین. و لە کۆتاییشدا لە منطلقی إنما المؤمنون إخوة وهروى لمنطلق مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. ليردا لو جامعة مباركة لخواي جوري دبارين ويا رب العالمين يا ربي خوا بهاناي بران خوشكان من بين غزة يا ربي خوا برسين خوا تيريام كي اللهم أغيثهم بغيثك اللهم ارحمهم برحمتك اللهم انصرهم بنصرك يا رب العالمين. اللهم يا منزل الكتاب ومجري السحاب وهازم الأحزاب اللهم يا من لا يرد أمرك ولا يهزم جندك اللهم عليك بإسرائيل ومن عاونهم اللهم أرنا فيهم عجائب قدرتك اللهم لا ترفع لليهود في الأرض راية ولا تحقق لهم غاية واجعلهم للناس آية. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. عليكم السلام ورحمة الله وبركاته. سلاوی خواتان لێ ما دەبوانی بەڕێز میوانانی ئەهلی قورئان بەخێر هاتنی گەرمتان دەکەین بەخێر بێن سەر چاومان خۆشحاڵتان کردین
ئامادەبوونتان ئاهەنگەکەمانیش کۆدارتر کردووە. ئەمڕۆ شارەکەی شێخ مەعروف و مەولانا خالید و کاک ئەحمەدی شێختان ڕووناکتر کردوتەوە دایکان و باوکانی دڵسۆز. ئەمڕۆ ڕۆڵەکانتان بە بەرچاوی ئێوە و جیهانەوە بڕوانامەی بوون بە مامۆستای قورئانیان پێدەبەخشێت. ئەوان بەشێکن لە کردەوە چاکەکانی بەڕێستان میوانە ئازیزەکان. لەم کاتە زێڕینەی ئەمڕۆدا شاهێدی دەرچوونی پۆلێک لە ڕۆشنکەرەوەکانی ڕێگا دەبینین کە سەربەرزانە لە بەردەم خودا و خەڵکدا سوێندی وەفاداری و نوێکردنەوەی پەیمان بۆ دینی خودا دووبارە دەکەنەوە. منیش موژدەیەکی خۆش بۆ دایکان و باوکانی بەڕێز دەکەم بە دیاری لە ڕۆژی دواییدا لە بەهەشتدا ئێوەش تاجی زێڕین دەخرێتە سەرتان بەهۆی ئەوەی ڕۆڵەکانتان فێری قورئان بوون. ئای کە ڕێزلێنانێکی گەورە و شایستەیە. ئێوە جێگای شانازیم بۆ شارەکەمان، نمونەتان هەر زۆر بێت سەربەرز و سەرکەوتوو بن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. سڵاوی خواتان لەبێت مامۆستایانی بەڕێزم. ئەی ئەوانەی پێغەمبەری خودا بە چاکترین خەڵکانی سەرزەوی ناوتان دەبات. سڵاوتان لەبێت ئەی خۆشەویستانی خودا و هاوڕێیانی فریشتەکان. خودای گەورە ئێوەی بە ئەهلی خۆی لە سەرزەوی داناوە. ئەی ئەوانەی خودای گەورە ڕۆشنایی پێبەخشیون و خەڵکیش چاوەڕوانی پەخشکردنی ئەو ڕۆشناییەتان لێ دەکات. ئەی هەڵگرانی قورئان، ئێوە بێباکن لە تاریکی ناوگۆڕ چونکە ڕووناکی بەقەڕە و ئالی ئیمڕانتان پێیە. ئێوە کەسانێکن کە هیوادارین لە ڕۆژی دواییدا تەرازووی چاکەکانتان قورستر بێت بەهۆی قورئانەوە. پەڕینەوەی خەڵک لەسەر پردی سیڕات قورسە، بەڵام بۆ ئەهلی ئیمان و قورئان ئاسانە چونکە ئێوە ئەهلی خودان. ئێوە ئەو خۆشەویستانن لە بەردەم دەرگاکانی بەهەشتدا. فریشتەکان سڵاوتان لێ دەکەن و پێتان دەڵێن ادخلوها بسلام آمنين. ادخلوها بسلام آمنين. ئێوە سەنەدەکەتان لە خۆتانەوە دەست پێ دەکات و لەوێشەوە بۆ پێغەمبەری خودا و پاشان بۆ جبریل و لەوێشەوە بۆ خودای گەورە. پیرۆستان بێت، خوای گەورە بەردەوامیتان پێ ببەخشێت بۆ هەڵگرتنی ئەم ئاڵایە و ڕۆشنکەرەوەی ڕێگاکان. سپاردەی خودا بن. بەڕێزان، بڕگەیەک لەو بڕگانەی کە بە خۆشحاڵیەوە زیادمان کردووە بۆ ئەم ئاهەنگە جوانەی نووری حیکمە لە شاری سلێمانی هێنانی میوانێکە لە دەرەوەی وڵاتەوە. ئەویش قورئان خوێن و سرودبێژ محەممەد عەباسە کە لە وڵاتی قەتەرەوە تەشریفی هێناوە بۆ خۆی خەڵکی وڵاتی سوودانە. بە خۆشحاڵیەوە پێشوازی لە محەممەد عەباسەکەین. حەیاک الله القارئ والمنشد محمد عباس، شكرا لحضورك المهيب إلى الاحتفالية المباركة لمركز نور الحكمة، ويطرب أسماعنا بأنشودة عن حفظة القرآن الكريم وعن منزلتهم الكريمة والعظيمة لدى رب العالمين سبحانه وتعالى. فليتفضل محمد عباس مشكورا.
بشرى يا حافظ القرآن بشرى بالسعادة والهنا تاج الكرامة نلت أجرا وامتثلت لربنا يا حافظ القرآن يا حافظ القرآن يا حافظ القرآن بشرى اقرأ ورتل آية ربك بالرسالة موقنا يا حافظ القرآن نورا عم بالخير الدنا اقرأ ورتل آية ربك بالرسالة موقنا يا حافظ القرآن نورا عم بالخير الدنا خير الحديث تلوت حتى تقشعر جلودنا يا حافظ القرآن بشرى بالشفاعة والمنى بالسعادة والهنا تاج الكرامة نلت أجرا وامتثلت لربنا يا حافظ القرآن يا حافظ القرآن يا حافظ القرآن بشرى اقرأ لترقى خاشعا ومرتلا آي الكتاب شفع القرآن لأهله ووقاهم شر العذاب اقرأ لترقى خاشعا ومرتلا آي الكتاب شفع القرآن لأهله ووقاهم شر العذاب طاب الشباب بذكر ربك بل جميع العمر طاب يا حافظ القرآن بشرى دنيا ودينا بالثواب يا حافظ القرآن بشرى بالسعادة والهنا تاج الكرامة نلت أجرا وامتثلت لربنا يا حافظ القرآن يا حافظ القرآن يا حافظ القرآن بشرى. السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام عليكم ورحمة الله وبركاته. أسعد الله مساءكم بكل خير. عليكم السلام. انظر هنا بخير بين نواكاني صلاح ديني أيوبي جوانا آفرين. بخير بين قرآن دوستان بخير بين قرآن دوستان بخير بين قرآن دوستان بخير بين أنا عندي بيتين للشاعر قانع الكردي. نعم أقولها. طيب. ها تريد مساعدة؟ أيوة جند خوشو وستي لاي منو أحبابكم. خليني أساعدك بس. أيوة جند خوشوستي هلا منيش خوشوستي لاي منو أحبابكم. باشا مزرعي علم فني توي منبعي أفكاركم. باشا توي وطن ماي سرودو مرهمي أزاركم. رونقي باغي رونقي باغي علم معدني أسراركم. باش بخير بين شكرا لكم. لحظة حلوة القصيدة. حياك جميلة بس لا تكررها. الله يعطيكم العافية. الحقيقة والله العظيم أنا أقولها بدون مجاملة، سعادتي في هذه اللحظات وفي هذه الأثناء لا توصف. نحمد الله عز وجل الذي يعني وفقنا لرؤية هذا المنظر الجميل. طبعا. نحمد الله عز وجل الذي كتب لي الحضور في هذا المحفل المبارك في هذا المكان العظيم. ليس هناك
أفضل ولا خير، هذا حسب كلام النبي عليه الصلاة والسلام، يقول خيركم من تعلم القرآن وعلمه. نسأل الله عز وجل جعلنا وإياكم من أهل هذه الخيرية. يوم القيامة يؤتى بالناس ويقال لقارئ القرآن اقرأ وارتقي ورتل كما كنت ترتل في الدنيا، فإن منزلتك عند آخر آية تقرأها. أهل القرآن هم أهل الله وخاصته، ونحن نحسبكم ولا نزكي على الله أحدا أنكم بإذن الله تعالى من أهل الله عز وجل الذين هم أهل القرآن. تقبل الله منا ومنكم، وجعلنا الله وإياكم مباركين، ونفع الله بنا وبكم. شكرا لكم. شكرا. بخير بين قرآن دوستان. خليك. طبعا أنا أشكرك لحضورك في الاحتفالية المركزية لنور الحكمة، بارك الله فيك على استجابتك للدعوة، كما وأشكر من كان أو من مد يد العون في إحضارك إلى كردستان. پیاوێکی بەڕێز لەم هۆڵەیە پێی خۆش نییە ناوی بێنم، سپۆنسەری هاتن و گەڕانەوە و هەموو شتێکی ئەم پیاوەی گرتووەتە ئەستۆ. دوعای خێری بۆ بکەن تکاتان لێکم، خوای گەورە پاداشتی خێری بداتەوە، پێی خۆش بوو دڵی هەموو ئامادەبووان خۆش بکات کە لە قەتەر بووین ئەوە ناویشەوە خەڵک زانی چێ. الحمد لله. المهم أنت حضورك هنا أمتعنا كثيرا. شرف لي والله. ممكن تنشد أنشودة كردية؟ ممكن. إيش هي؟ خويا بناوي. كيف هي؟ خويا بناوي قورترناوي. جميل، بس خلاص. إذن أسمعنا أنشودة ثانية ومن ثم توكل على الله. بس أنا أقول أنشودة الكل يردد معي. حافظين مصطفى؟ أيوة، عندك أنشودة ثانية أنت في على كل حال. نفس هذا؟ الذي نعم سننشدها. الأنشودة الثانية. الأنشودة الثانية؟ نعم. يلا بسم الله. سرودي دوام تام بيشكشكا استفادة لمحمد عباس كين بيشوي بشيت أخواره باب فرميت. قرآن يتلى دستور وكتاب يعلى. قرآن يتلى دستور وكتاب يعلى. لا أغلى منه ولا أحلى، ومنهجنا وكتاب الله. الله الله الله. نرشف نورا ننهل فهما، نحفظه ونقرأه دوما. نرشف نورا ننهل فهما، من مالك أعط له سهما، من مالك أعط له سهما. شارك معنا يجزيك الله. الله الله الله. دستور وكتاب يعلى. قرآن يتلى دستور وكتاب يعلى. لا أغلى منه ولا أحلى، ومنهجنا وكتاب الله. الله الله الله. وحفظنا الذكر بخير عطاء، والفرحة عمت في الأرجاء. وحفظنا الذكر بخير عطاء، والفرحة عمت في الأرجاء. في الفرقان هداة أمنا، في الفرقان رجال أمنا. غرسوا غرسا يرعاه الله. دستور وكتاب يعلى. قرآن يتلى دستور وكتاب يعلى. لا أغلى منه ولا أحلى، ومنهجنا وكتاب الله. الله الله الله.
أحسنت محمد عباس، شكرا لحضورك إلى الاحتفالية المركزية 14 لمركز نور الحكمة القرآني. ئێستا خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بقراءات العشر الصغرى من طريق الشاطبية والدرة لەلایەن بەڕێز مامۆستا دانیال نادرەوە با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وبالحق أنزلناه وبالحق نزل وبالحق أنزلناه وبالحق نزل وما أرسلناك إلا مبشرا ونذيرا وما أرسلناك إلا مبشرا ونذيرا وما أرسلناك إلا مبشرا ونذيرا وقرآنا فرقناه لتقرأه على الناس على مكث ونزلناه تنزيلا على الناس على مكث ونزلناه تنزيلا وقرآنا فرقناه لتقرأه على الناس على مكث ونزلناه تنزيلا قل آمنوا به أو لا تؤمنوا 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 إن الذين أوتوا العلم من قبله إذا يتلى عليهم يخرون للأذقان سجدا إذا يتلى عليهم يخرون للأذقان سجدا إذا يتلى عليهم يخرون للأذقان سجدا إن الذين أوتوا العلم من قبله إذا يتلى عليهم يخرون للأذقان سجدا إذا يتلى عليهم يخرون للأذقان سجدا إذا يتلى عليهم يخرون للأذقان سجدا إن الذين أوتوا العلم من قبله إذا يتلى عليهم يخرون للأذقان سجدا إذا يتلى عليهم يخرون للأذقان سجدا إن الذين أوتوا العلم من قبله إذا يتلى عليهم يخرون للأذقان سجدا إن الذين أوتوا العلم من قبله إذا يتلى عليهم يخرون للأذقان
للأذقان سجدا إذا يتلى عليهم يخرون للأذقان سجدا إن الذين أوتوا العلم من قبله إذا يتلى عليهم يخرون إن الذين أوتوا العلم من قبله إذا يتلى عليهم يخرون للأذقان سجدا. زۆر سپاس بۆ مامۆستا دانیال نادر بۆ خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بە قیراءاتی 10. ساڵانە وەک نەریتێکی بەردەوام نوری حیکمە خەڵاتی ساڵ بە کەسایەتیەک دەبەخشێت. ساڵانێکی زۆرە کەسایەتیەکی شاری سلێمانی و نوری حیکمە ئەم خەڵاتە ڕەت دەکاتەوە، قبوڵی نییە وەری بگرێ. ئەم ساڵ نوری حیکمە بەبێ ئەوەی خۆی ئاگای لێبێت و خەڵاتێکی بۆ ئامادە کردووە کە وەکو خەڵاتی ساڵ دیاری کراوە. بەڕێزان، ئەم کەسایەتیە خزمەتێکی زۆری بە قورئانی پیرۆز کردووە. هەر بۆیە ئەم ساڵ بەڕێز دکتۆر دیاری ئەحمەد ئیسماعیل دیاری کراوە بە کەسایەتی ساڵ بۆ وەرگرتنی خەڵاتی نوری حیکمە. ئێستاش کورتەیەک لە ژیاننامەی دکتۆر دیاری بە ڤیدیۆ پێکەوە دەبینین. لە شاری سلێمانی لەدایک بووە و خێزاندار و سێ کوڕی هەیە بە ناوەکانی محەممەد و ئەحمەد و مستەفا. دوای تەواوکردنی خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی کۆلێژی پزیشکی گشتی لە شاری مووسڵ تەواو کردووە و کاری ئێستای پرۆفیسۆر لە نەشتەرگەری و پزیشکی ڕاوێژکاری نەشتەرگەری لە نەخۆشخانەی فێرکاری لە سلێمانی. بڕوانامەکان بەکالۆریۆز لە پزیشکی و نەشتەرگەری گشتی لە زانکۆی مووسڵ لە ساڵی 1993. دکتۆرا بۆردی عراقی لە نەشتەرگەری گشتی لە بەغداد لە ساڵی 2008. دکتۆرا بۆردی عەرەبی لە نەشتەرگەری گشتی لە دیمەشق لە ساڵی 2009. ئەندامی کۆلێژی مەلەکی بۆ نەشتەرگەران لە ئینگلتەرا لەندەن 2009. ئەندامی کۆمەڵەی نەشتەرگەرانی کۆئەندامی هەرز لە ئەمریکا 2022. بەڕێزیان خاوەنی چەندین ئیجازە و مۆڵەتی قورئان خوێندنەوەن، لەوانە ئیجازەی القراءات العشر لە هەردوو ڕێگەی الشاطبية والدرة لەلایەن شێخ ئیبراهیم فازڵ مەشهەدانی لە مووسڵ ساڵی 2007. ئیجازەی ڕیوایەتی حەفظ عن عاصم لە ڕێگەی طیبة النشر لەلایەن شێخ دکتۆر محەممەد ئیبراهیم مەشهەدانی لە سلێمانی ساڵی 2014. ئیجازەی القراءات العشر الكبرى لە ڕێگەی طيبة النشر لەلایەن شێخ ئیبراهیم فازڵ مەشهەدانی لە سلێمانی ساڵی 2014. إجازي متن الشاطبية في القراءات السبع للإمام أبي القاسم الشاطبي من طريق القراء للايان شيخ دكتور صلاح ساير فرحان عبيدي لسليماني صالي 2015. إجازي متن الدرة المضيئة في القراءات الثلاث للإمام ابن الجزري من طريق المحدثين للايان شيخ دكتور صلاح ساير فرحان عبيدي لسليماني صالي 2015. إجازي القراءات الأربع الشواذ للايان شيخ دكتور محمد إبراهيم مشهداني لسليماني صالي 2015. إجازي الرواياتي حفظ عن عاصم لرقي الشاطبية للايان شيخ دكتور محمد إبراهيم مشهداني لسليماني صالي 2016. بريزيان أندامي دامزرينري ناوندي كردستان بو إعجازي زانستي لقرآن وسنتو سروكي داستين وسراني غوفاري هيفا كناوندري دكات. هەروەها ئەندامی دامەزرێنەری سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری لە کوردستان و جێگری سەرۆکی سەنتەرە. هەروەها ئەندامە لە کۆمەڵەی قورئان خوێنانی نینەوە بۆ لەبەرکردن و جوان خوێندنەوەی قورئان سەربەڕابیتەی جیهانی قورئان خوێنان لە مەککەی پیرۆز. توێژینەوە و کۆنگرە و سیمپۆزیەمەکان. دکتۆر خاوەن چەندین توێژینەوەی زانستی و پزیشکیە لە بوارە جیاجیەکانی نەشتەرگەری گشتی و پزیشکی و لە چەندان کۆنگرە و سیمپۆزیەمی پزیشکی ناوخۆیی و جیهانی بەشداری کردووە. هەروەها بەڕێزیان چەندین خول و سیمینار و وەرکشۆپی پزیشکی و زانستێ شەرعەکانی ئەنجام داوە و بەشداری تێیدا کردووە. توێژینەوەکانی لە بواری قورئانی پیرۆز، ڕاستێتی بانگەشەی شێواندنی قورئان،
طريقة الإقراء وتعليم القرآن في السليمانية مؤسسة نور الحكمة للتربية والثقافة نموذجاً عرض وتأريخ گرنگی ڕیوایەت لە خوێندنەوەی قورئاندا ڕیوایەتی حەفز لە عاصیمەوە بنمونە هەندێک لە کتێبە چاپکراوەکانی دیدی دروست بۆ فەرموودە پێگە و کارپێکردنی توێژینەوەکانی کۆنفراسی زانستی ئینستیتیوتی ژیار بۆ پەروەردە و گەشەپێدانی مرۆیی بە هاوبەشی لەگەڵ زانکۆی هەڵەبجە 2019 دیدگای قورئانی بۆ گەردون و ژیار دەستپێکی بنچینەیی بۆ چاکسازی مرۆیی 2021 چەند پەیڤێک لەبارەی قورئان ئیعجاز زانست 2023 ڕێبەری خوێندنەوەی قورئانی پیرۆز 2024 لە ئێستادا بەڕێزیان لە نووری حیکمە یاریدەدەری سەرۆکی دەستەی ڕاستاندنی قیراءاتی قورئانی پیرۆز و ئەندامی لیژنەی ڕاستاندنی مۆڵەتی قیراءاتە هەروە خەریکی وتنەوەی قیراءاتی قورئان القراءات العشر لە ڕێگەی الشاطبیە والدرة والطیبە تاوەکو ئێستا چەندان ئیجازەی داوە لەوانە 3 مۆڵەت لە القراءات العشر الكبرى 14 مۆڵەت لە القراءات العشر الصغرى و دەیان مۆڵەت لە قیراءات و ڕیوایەتە جیاوازەکاندا کەسایەتی ساڵی 2024 بەڕێز دکتۆر دیاری ئەحمەد ئیسماعیل قەساب داواکەم لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەزگای نووری حیکمە بفەرموێت بۆ پێشکەشکردنی خەڵاتێک بە بەڕێز دکتۆر دیاری. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سپاس بۆ بەڕێز دکتۆر دیاری. بەڕێزان ئێستا گوێبیستی وتەی هاوبەشی بەڕێوەبەرایەتی ئەوقاف و یەکێتی زانایان لەلایەن بەڕێز مامۆستا مەلا عەتا پێنجوێنیەوە با بەڕێزیان بفەرمونون. بە شوێن پێ پێغەمبەرمان ئەبرێن بەرەو ئاوەتمان ئەم نورە نوری چاومە ڕێنیشان دەری ڕێگەمە بەرەو بەهەشت ئەمان باز هەنگاو هەنگاو سات بەسات. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله والصلاة والسلام على سيدنا ومقتدانا محمد رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. مامۆستایانی ئازیز و خۆشەویست، برایان و خوشکانی ئازیز، لە سەنتەری حیکمە بۆ ڕۆشنبیری و پەروەردە و فێرکردن و قراءەتەکانی قورئان، السلام علیکم ورحمة الله وبركاته. لە ئێوارەیەکی پێشوازیکردن لە شەوی جومعەدا لە بۆنەیەکی پیرۆز و مبارەکدا کە بۆنەی قورئانە، کە قورئان بەرنامەی ژیانی ئێمەیە و چرا و ڕووناکەرەوەی ڕێگای دین و دنیامانە، ئەم دنیا و قیامەتیشمانە. چرایە خوددا هەڵی کا لە نور پرتە و ئەبەخشێ بە نزیک و دوور، نەک بۆ تەنها ڕۆژ یاخ و مانگ و ساڵ کوژانەوەی ئەو مەحاڵە مەحاڵ. ڕێگان بدەن بە ناوی برایانی بەڕێز و خۆشەویستم لە بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافی سلەیمانی کاک حاجی هاوژین، برایانی ئازیز و خۆشەویستم
لە لوقی سلێمانی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان مامۆستا مەلا نەجمەدین و یەکە بە یەکەی ئەندامانی زانایانی سلەیمانی ئەنجومەنەکانی فتووا و بەڕێوەبەرایەتی ئەوقافی سلەیمانی برای زێدە ئازیزم مامۆستا مەلا عەباس لە ناخی دڵمانەوە دەستخۆشیمان لە مامۆستایان و وانەبێژانی سەنتەری حکمە بکەین. پیرۆزباییشمان لەو برا و خوشکە ئازیز و خۆشەویستانە بکەین کە ئەمڕۆ لەم بۆنە تایبەتەدا و لە پێشوازیکردنی شەوی جومعەدا ئەو تاجە زێڕینە ئەو خەڵاتە زێڕینەیان پێ ئەبەخشرێ کە لە ڕاستیدا هاوتا ناکرێت بە هیچ بڕوانامەیەکی تری ئەم دنیاییە، هاوتا ناکرێت بە هیچ بوارێ لە بوارەکانی تر. ئەوە تاجی شەرەفە، ئەوە تاجی شکۆیە ئەکرێتە سەر هەر یەکێک لە ئێوە و خەڵاتێکە کە لە دنیاوە لە قیامەتا شانازی پێوە بکەی. ئازیزان و خۆشەویستان، ئەوەی کە جێگای سەرسوڕمان جێگای دڵخۆشیکردن بوو بۆ ئێمە لەم بۆنەیەدا چەند شتێکم تیا بەدی کرد کە ئەوەی پیشانداین فێربوونی قورئان بەشداریکردن لەم خولە قورئانیانە تەمەن ڕەچاو ناکات و تەمەن نازانێت. ئەو مناڵە خنجی لە جوانانەمان بینی کە ئەگەر وردی بکەمەوە لەوانەیە زۆرێک لە گەورەکانمان، زۆرێک لەوانەی کە ڕەنگە بانخوازیش بین و ڕەنگە لە بوارە دینیەکانە دەور و ڕۆڵشمان هەبێ، زۆرمان تایە کە نەتوانین هەر ئابە و شێوازەی کە ئەو مناڵانە خوێندیان سوورەتێکی وەکو سوورەتی نەبە بە لەبەرکردن و حیفزەوە بخوێنرێ. خۆشەویستان، خەیڕوکم من تەعەلەمە القورئانە وعەلەمە، باشترین و چاکترین کەسانێکتان ئێوە ئەوانن کە قورئان فێرە بێت و فێری کەسانی تریشی ئەکات. چ شانازیەکە، چ گەورەییەکە کە ئەگەر ئینسان قورئانێک کە بەرنامەی ژیانی بێت بۆ خۆی فێری ببێت و بۆ خۆی بیکاتە بەرنامەی ژیانی و لە هەمان کاتیژا خەڵقانی تری لێ فێر بکا و پێی ئاشنا بکات. چ شانازیەکە کە لە بوارێ لە بوارەکانی قورئاندا، لە قیراءەتێ لە قیراءەتەکانی قورئاندا بتوانێت دەور و ڕۆڵێک ببینێت کە کەسانێکی تری لێ فێر بکات و خۆی بووبێتە پێشەنگ و مامۆستایەک و بتوانێت سەدەقەیەکی جاریە و ببێتە خێرێکی بەردەوام هەتا ئەوەی کە ئەویش و خەڵقانێکی تری دوای ئەویش و لەویشەوە وەری بگرن ئەو بتوانێت لێی بەهرەمەند ببێ. ئەوە گەورەییە و شانازیە، ئەوە گەورەیی و شانازیە کە یەکێکی وەکو ئەحمەدی فراهیدی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە داهێنەری علمی عەروزە کە مامۆستایانی ئاینی خۆشەویست باش ئەزان و ئاگایان لێتی. ئەم پیاوە گەورە و مەزنە کاتێکە وەفاتەکە یەکێک لە دۆستان و خۆشەویستەکانی خەوی پێوە ئەبینێ، پێڵێ لە حاڵت چۆنە لە قیامەتە، ئەڵێ خوای گەورە لێم خۆش بوو بەهەشتی خۆی پێ عەتا کردم لە بەرامبەر ئەوەی کە من لەو گوندولادەیەی کە مامۆستایەتیم تیا ئاکرد کە خزمەتم تیا ئاکرد توانیم 5 دایە حاجی و 5 ئافرەتی بەتەمەن فێری سوورەتی فاتحا بکەم. ئەگەر 5ەکە نەبێ و 50 بێ، 100 بێ و 1000 بێ، تەنها سوورەتی فاتحا نەبێ و هەموو قورئان بێ، هەموو قورئان نەبێ بە قیراءەتێک و بە قیراءەتەکانی تریشەوە بێ، ئەبێ پاداشەکەی چەنە گەورە بێ، ئەبێ پاداشەکەی چەنە گەورە بێ لە لای خوای پەروەردگار ببێتە نمونەیەک و ببێتە سەرمەشقێکی ژیان. بۆیە ئەزیزەکانم، قورئان وەکو عەرزمان کردن ئەم جۆرە خولانە ڕەچاوی تەمەن ناکا و تەمەن نازانێ. هاوسەرێک لە بیدا بە هاوسەرەکەی، باوکێک لە جگەرگۆشەکەی ئیجازەی قیراءات وەربگرێ، برایەک لە خوشکەکەی، خوشکێک لە برایەکەی وەربگرێ، مناڵێکی بچووک بێت و پیاوێکی بەتەمەن بێ و دایە حاجیەکی بەتەمەن بێ، ڕەچاوی ئەم تەمەنە ناکا. ئومێدەکەم کە خاتوونە بەڕێزەکان ئەو خوشکە ئازیزانەی کە ئێستا ئەو شەرەفەیان پێبەخشراوە، زیندووکەرەوەی ڕێبازەکەی و زیندووکەرەوەی بەرنامە و مەنهەجەکەی
فاتیمەی کچی عەلاءالدینی سەمەرقەندی بن کە نمونەیەک بوو لە فتوا و نمونەیەک بوو لە پێشەنگیدا کە لە سەردەمی خۆیدا هەر فتوا و بڕیارێکی فقی دەربکرایە ئەگەر مۆر و ئیمزای فاتیمەی کچی عەلاءالدینی سەمەرقەندی پێوە نەبوایە قبوڵ نەئەکرا و معتەبەر نەبوو لە لای زانایانە. قسە زۆرە لەسەرم بابەتە بیکەم، وەختیش ڕەنگە بوار نەدا بەوەی کەوا من وەختی ئێوەی ئازیز و خۆشەویست زیاتر بگرم. تەنها ئەوەندە دەڵێم قورئان منبعی هەموو عیلم و زانستەکانە، هەر عیلم و زانستێک سەرچاوەکەی نەگەڕایەوە بۆ قورئان جێگای ئیسفادە لێکردن نییە. هەر عیلم و زانستێک ئەگەر لە قورئانەوە وەرنەگیرا و لە قورئانەوە ڕیشەکەی نەهات ئەوە بێگومان جێگای تێڕامان نییە، جێگای ئەوە نییە کە ئینسان ئەوەندە بە شوێنی ئاوێڵ بێت و گرنگی پێ بدا. بۆیە قورئان بەرنامەی ژیانی ئێمەیە، پرۆگرامی ژیانمانە، قورئان پەروەردەکەرمانە، قورئان مامۆستامانە، قورئان حکمە بەوەی کەوا جێبەجێکەین و لە کاروباری ڕۆژانەمانە کاری پێ بکەین و جێبەجێکەین. هەر یاسایە پێچەوانەی قورئان بێڕەتی ئەەکەینەوە، هەر پەروەردەیە پێچەوانەی قورئان بێڕەتی ئەەکەینەوە، هەر مامەڵەیە پێچەوانەی قورئان بێڕەتی ئەەکەینەوە. هەر شتێک پێچەوانەی قورئان بێ لە لای ئێمە ڕەتکراوەیە و قبوڵ کراو نییە و ڕەتی ئەەکەینەوە و قبوڵی ناکەین. یاخوا پیرۆستان بێت، یاخوا سەربەرز بن. نمونەی ئەو مامۆستایانەیش هەردەم لە زیادبوو نابێت و خوای پەروەردگار بەرەکەت خاتە عمر و تەمەنیانەوە ئینشاءالله. و لێرەوەش جارێکی تریش ئێمەیش لە ژێر تیشکی ڕۆشنایی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەفەرمێت ئینسانەکان وەکو یەک جەستە و یەک لاشن، خۆمان بەها و خەمی ئەو ئازارەی ئەهلی غەزە دەزانین، خۆمان بەوە دەزانین کە بەشێکین لەو ئازارە کە ڕوبەڕووی ئەوانە بێتەوە. یا رب العالمین سەریان خەی بەسەر دوشمنەکانیانە، مسلمانان لە هەر کوێیەکی ئەم سەر ڕووی زەویە هەن، خوایە سەریان خەی سەرفرازیان کەی، ئەهلی غەزە سەرخەی بەسەر داگیرکەر و سەهیۆنیەتە، خوایە سەریان خەیت و ئێوەش هەر شاد و بەختەوەر بن، خێرتان هێنابێ لەگەڵ خۆتانە، خێر بەرنەوە بۆ ماڵ و خێزانتان، دیاریەکانتان پیرۆز بێ یا رب العالمین. وصلى الله وسلم وبارك على سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سپاس بۆ بەڕێز مامۆستا عەتا. داوا لە دایکی زۆر بەڕێز و ئازیزمانەکەین، دایکی بەڕێز دکتۆر دیاری با بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵات بە بەڕێز دکتۆر دیاری، و جەنابی دکتۆر دیاری ژەتوانێ لە دووسێ خولەکدا پەیامێکی هەبێت پێشکەشی بکە بە ئامادەبووان با بفەرمێت. باپیت ئایەتەکان یەک با یەک سوورەتەکان مامۆستا فێرمان ئەکات چوار پێشمان لەبەر ئەکات دەستگای نووری حیکمە دەستگای نووری حیکمە بەخێر بێدایە جان. بەڕێز دکتۆر دیاری بفەرموو وتەیەکمان پێشکەشکە. الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. هەرکوو برایان ئاماژەیان پێیە من شایەنی ئەو ڕێزلایەن نوشتەنیم خوای گەورە قبوڵی کە لە هەموو لایەک ئەوەی دایک شمەر ئاگا لێ نەبوو تەبعاً کە گوڵ و شتی بهێناوە مێژە سابینیم خوای گەورە زای هەموو لایەک باتەوە. خزمەتکردنی قورئان خۆشە، ئینسان هیچیشی بۆ نەمێنێ، هەر خزمەتی قورئان بکا باش. جاری وا بوو کۆڵێن مەشغەڵەتم زۆر بووە بۆنەی جامیعە و خەستەخانە و عیادە و عەمەلیات و لەگەڵ هەنێ ڕێکخراوی تر کە باس کرا هەنێکیان وت وازیان لێ هێنم لەوە و لەوە و بەتایبەتی تر درز ناڵێمەوە و الحەمدوللا ئەوانەی کە ئیجازەیان لە من وەرگرتووە ماشەڵڵا هەمویان مامۆستان لە خۆم باشترن. خێزان وتی بەس واز لە قورئانەکەمەیەنە.
إن شاء الله إما تقاعد نابين أجر تقاعد تجنم لإيش إن شاء الله على خدمة قرآنك مع استغفر الله بالله إن شاء الله قال نيت مكان ما نصاب دواكارين رجاء موايا وابي نيت كان ما نصاب خوالي قلت بيه أجري قوري فأنا بخواقر أجر نيت خراب بيه قرب السلمان بيجر مكسي خوي قال جزعت عم بات زوج سباس نوينا يعني باسي ممكن يوم طول ما أخوش أبغى إجازة ولا كذا أنت كون بملقى قرآن خوي قال لي ما قبول كلام ولا يقول السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته. خی گەورە پاداشتی خێر بداتەوە کاک دکتۆر. سپاس بۆ ئامادەبوونت، سپاس بۆ ئەو حزورە جوانت. خی گەورە لێت ڕازی بێ. بەڕێزان سرودێک پێشکەش ئەکرێ لەلایەن بەشی گەنجانی نووری حیکمەوە بە ئەو گەنجە بەڕێزانە بفەرمون. اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم. الصلاة والسلام عليك. الصلاة والسلام عليك. عليك يا رسول الله. ورن عزيزا بافر بن قرآن. ورن عزيزا بافر بن قرآن. هولي بو بدين بادل بقيان. هولي بو بدين بادل بقيان. ورن عزيزان بافر بن قرآن. ورن عزيزان بافر بن قرآن. هولي بو بدين بادل بقيان. هولي بو بدين بادل بقيان. قرآن درماني همو دردانا. قرآن درماني همو دردانا. سارجي زامي قسم دارانا. سارجي زامي قسم دارانا. ورن عزيزان بافر بن قرآن. ورن عزيزان بافر بن قرآن. هولي بو بدين بادل بقيان. هولي بو بدين
ئێستاش ڕێزلێنان دەبەخشین بەو کەسایەتیانەی کە لە ڕابردوودا و تاوەکو ئێستا دەستبار و هاوکاری لقی سلێمانی نوری حکمە بوون. بێگومان خێرخوازی دڵاوایی زۆر هەن کە لە سەرەتای دروستبوونی حکمەوە پشتیوانی ئەم پرۆژەیان کردووە. خێرخوازی دڵاوای زۆر هەن کە لە سەرەتای دروستبوونی حکمەوە پشتیوانی ئەم پرۆژە گەورەیان کردووە. ئێمە وەکو نەریتی ساڵانە ڕێزلێنان بۆ ژمارەیەک لەو کەسانە دەبەخشین. بەڕێز دکتۆر زانا با بفەرمێت، هەروەها بەڕێزان کاک حاجی سابیر مبڕەیی با بفەرمێتە سەر ستەیج بۆ ئەوەی سپاس و پێزانینەکەی وەربگرێ. دوای ئەو زۆر بەڕێز کاک حاجی سیروان با بفەرمێت. بافر بن قرآن ورين عزيزان بافر بن قرآن أولي بوبدين هولي بوبدين بدلوا بقيان هولي بدين بدلوا بجيان ورن عزيزان بافر بن قرآن ورن عزيزان بافر بن قرآن هولي بوبدين بدلوا بقيان هولي بوبدين بدلوا بقيان ورن عزيزان بافر بن قرآن ورن عزيزان بافر بن قرآن هولي بوبدين بدلوا بقيان هولي بوبدين بدلوا بقيان قرآن درماني همو دردانا قرآن درماني همو دردانا سار جيزامي قسم دارانا سار جيزامي قسم دارانا ورن عزيزان بافر بن قرآن ورن عزيزان بافر بن قرآن هولي بوبدا وكتاب مامۆستا کاک محەممەد ئەحمەد با بفەر نوێنەری کاک محەممەد ئەحمەدە. کاک مهندس ئاریان فاتیح دەرهێنەری و بەڕێوبەری بەشی گواستنەوەی ئەم ئاهەنگە بۆ کەناڵی ئاسمانی پەیام. سپاس بۆ ماندووبوونی دەستی ماندووبوونیە کوشین. پای گەورە پاداشتی خۆی و سەررجەم ئەو سەربازە وونانەی پشتی کامێرە بداتەوە کە ماندوونە ناسانە توانیان ئەم ئاهەنگە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست بگوازنەوە. کۆمپانیای پاڕەزان هەمیشە دەست پێشخەر و پێشەنگ بوون لەم جۆرە چالاکیانە. خوای پەروەردگار پاداشتی خێریان بداتەوە. هەروەها حاجی فەرمان سواس و پێزانینمان بۆ بەڕێزان لە کەناڵی جەزیرە کە دوایەوەی بانگهێشتمان کردن بۆ گواستنەوەی وەقایعی ئەم ئاهەنگە وەکو وەسائیقیەک بیگوازنەوە بۆ دەرەوەی کوردستان و عێراق. سواس و پێزانینمان بۆیان هەیە. شکرن.
شكرا يا حبيبي شكرا ئەمە ناوی ئەو پرۆگرامە ئەبێ کە محەممەد عەباس سەرپەرشتی کردووە بۆ گواستنەوەی ئاهەنگی نوری حکمە لە کەناڵی جەزیرەوە لە ماوەکانی داهاتووە بینەری ئەم بەرنامەیە بن لە کەناڵی جەزیرە لەسەر نوری حکمە بە خۆشحاڵیەوە زۆر سپاس بۆ کەناڵی جەزیرە و محەممەد عەباس شكرا الحبيب بناوي خواي گەورە و میهرەبان سپاس و ستایش بۆ خوای میهرەبان درود و سڵاو لە گیانی پێغەمبەرمان صلی الله عليه و آله وسلم سڵاوی خوای پەروەردگار لە ئێوە بێ ئامادەبوانی بەڕێز سڵاو و ڕێزی تایبەتم هەیە بۆ مامۆستایانی سەروەرم و بۆ سەرجەم مۆڵەت پێدراوان ڕووی دڵمانەکەینە خوای پەروەردگار و چاویشمان لە پەروەردە و فێرکردنی نەوەکانمانە ئازیزانم لە دوامەوە ئەم پەیماننامەیە بڵێنەوە ئەم پەیماننامەیە لە دوامە بڵێنەوە مامۆستایانی بەڕێز و سەروەر بە ناوی خوای گەورە و میهرەبان تۆزە دەمتان زیاتر بڵندکەن ئەمە پەیمانێکی دێن بەخوا وتمان ڕووی دڵمانەکەینە خوا بە ناوی خوای گەورەی میهرەبان بەڵێن دەدەم بە خوای گەورە کە گوێڕایەڵی ئامۆژگاریەکانی مامۆستاکەم بم لە پابەندبوونم بە ئاکار و ڕەوشتە قورئانیەکان پارێزەری ئەو ڕشتە نەپشڕاوە بم کە بە ئەمانەتەوە وەرم گرتووە پابەند دەبم بەو ڕێکارانەوە کە مۆڵەتم لەسەر وەرگرتووە بە پێی توانە بەردەوام دەبم لەسەر گەیاندنی و فێرکردنی هەر کەسێک کە بیەوێ خوای گەورە شاهیدە لەسەر پاراستنی ئەم بەڵێننامەیە داواکارم لە خوای گەورە بمان کاتە چرایەکی درەوشاوە بۆ تاریکستانی نەفامی و نادادگەری وڵاتمان والسلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله. سپاس بۆ ئامادەبوونتان خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە.